بینای سنتەری ئۆتیزممان لە پارێزگای سلێمانی کردەوە. دیارە ئەم بینایەکی مۆدرێن و تازەیە، خزمەت بەو منداڵانە و بەو کەیسانە دەکات کە لە پارێزگای سلێمانی ئۆتیزمیان هەیە. ئەم بینایەکە کە بە بڕی زیاتر لە ملیارێک و 136 میلیۆن دیناری تێچووە و کۆمەڵێک پێداویستی لە سەر بودجەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ دابین کراوە و بە سوپاسەوە کاک دکتۆر هەڤاڵ کە هەردەم هاوکار و پشتیوانی کەرتە جیاجیا خزمەت گوزاریەکانی شاری سلێمانی بۆ لە تەندروستی و لە کاروباری کۆمەڵایەتی و لە کەرتەکانی تر بە سوپاسەوە بۆ ماوەی 6 مانگ کۆمەڵێک توێژەری کۆمەڵایەتی پسپۆری بۆ دامەزراندوین. پێم وایە ئەم سنتەرە سنتەرێکە کە ئەتوانم بڵێم لە زۆربەی شارەکانی عێراقدا لە سنتەرە تایبەتەکانیش وەکو ئەم سنتەرە نییە. پلانێکی تۆکمەمان بۆ داناوە، داوامان کردووە لە کاک دکتۆر سەباح بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کە پزیشکی دەرونی بۆ دابنێ، داوامان کردووە لە کاک عومەر گوڵپی کە داوامەکەی بە 2 شەفت بێ بۆی زۆرترین ژمارەی منداڵ و ئەو کەسانەی کە ئەو حاڵەتیان هەیە ئیسفادەی لێ بکەن. ئێمەش و جەنابی پارێزگاریش لەسەر خە دەبین بۆ پڕکردنەوەی داواکاریەکان.